لە وڵاتی ئوسترالیا کێڵگەی کینوی ناوازەی ڕۆبۆرت دروستکرا بە جۆرێک ڕۆبۆرتەکە خۆی خاوەنی خۆیەتی و دەتوانێت لە ڕێی کامێرە و سیستمی GPS-ەوە تەپۆلکە و بربەستەکان و زیانەکانی ناو کێڵگەکە بدۆزێتەوە. وڵاتی فەڕەنسا بە یەکێک لە وڵاتانەدا دەنێت کە بە بەرهەمهێنانی چوکلێتی سەنجڕاکێش و هەمەڕەنگ لە تام و دیزایانی سەیر و سەمەرەدا بەناوبانگە. ئالین دوکەیس خاوەنی کارگەی دروستکردنی ستایلی چکلێتی ویلی وانکا جۆرێکی نوێی بەرهەمەکەی خستە بازاڕەوە. وا لێک دەدرێتەوە جگەرەی ئەلکترۆنی جێگەی جگەرەی ئاسایی بگرێتەوە بەهۆی زۆری ژمارەی ئەو هاوڵاتیانەی کە لە وڵاتی ئیتالیا ئەم جۆرە جگەرەیە دەکێشن حکوومەت ناچار بوو باجێکی زۆر لەسەر ئەو کاڵایەدا بنێت. ڕۆژانە و بەردەوام هەواڵی کەمبوون و لە ناوچوونی باڵندە و ئاژەڵە دەگمەنەکان دەبیستین. لە وڵاتی نیوزیلەندا باڵندەی کیوی کە جۆرێکی تایبەتە لەژێر هەڕەشەی لە ناوچووندایە. وێزگا وەک هەمیشە بە هەواڵە سەیر و سەرنجڕاکێشەکانی لەم بەرنامە نوێدا دەبێتەوە میوانتر. بەرنامەی وێزگا ئێوارەی هەینی کاتژمێر 6:30.